Network Plus with Yassine Haykaz. سڵاتوانە بێدازان و خۆشەویستان بەخێر بن بۆ وانەیەکی نوێ لە بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. لەوانەی ئیمڕۆ باسی چینی پێنجەم دەکەین، ئەویش پێی دەڵێین سێشن. با پێکەوە بزانین ئەو چینە کاری چییە و لە چ بەرپرسیارە. وانەکەی ڕابردوو باسی پرێزنتێشنمان کرد کە دەکاتە چینی شەشەم کە گوتمان بەرپرسیارە لە سێ کاری گرنگ، ئەویش ترانسلیشن وەرگێڕانی داتا و هەروەها بەرپرسیارە لە کەمپرێشنی داتا، پەڵەپستۆکردن، بچووکردنەوەی قەباری داتا، وەروەها لە ئینکرپشن بەرپرسیارە. لەم وانەیە پێکەوە زانیارێکی باش دەزانین سەبارەت بە سێشن لێر تاکووانەی داهاتوو باسی ترانسپۆرت بکەین کە زۆ گرنگە ئێمە لە ترانسپۆرت تێبگەین. با سەرەتا لە پێناسەکەەوە دەست پێ بکەین. چینی دانیشتنەکان چینی پێنجەمی مودێڵی OSI لێر کە ڕۆڵێکی گرنگ دەگێڕن لە کۆنتڕۆڵکردنی پەیوەندیەکان لە نێوان کۆمپیوتەرەکاندا و هەروەها سێشن بە کوردی دەبێتە دانیشتن، واتە ئەو بەرپرسیارە لە دانیشتنی نێوان کۆمپیوتەرەکان. ئەم چینە بەرپرسیارە لە دانان و هەماهەنگی و کۆتایی هێنان بە گفتوگۆ و ئاڵوگۆڕکردنی گفتوگۆ لە نێوان بەرنامەکاندا لە هەر ئامێرێکدا. واتە کاتێک دەڵێین چینی پێنجەم سێشن واتە دانیشتن، هەر لە ناو بازنەی پەیوەندیە، واتە ئەو بەرپرسیارە لە دانانی پەیوەندی، جێبەجێکردنی و هەروەها هەماهەنگی نێوان ئامێرەکان بەرپرسیارە لێی و هەروەها بەرپرسیارە لە کۆتایی هێنان بە گفتوگۆیەکە، کەواتە هەر هەمووی لە نێوان بازنەی پەیوەندیە، بازنەی گفتوگۆیە. بۆیە پێی دەڵێن سێشن وەکو دانیشتنیەکە لە نێوان دوو ئامیردا، واتە خۆی کۆنتڕۆڵی دانیشتنەکە دەکات. پەیوەندیەکانی نێوان بەرنامە ناوخۆیی و دوورەکان دادەمزرێنێت و بەڕێوەیان دەبات و کۆتاییان پێدەهێنێ. بۆ نمونە چینەکەی سێشن ڕێگە بە چەندین دانیشتنی وێبگەر دەدا لەسەر کۆمپیوتەرەکەت لێک کاتدا. نمونەیەکی زۆر سادەکراو هەیە سەبارەت بە سێشن، ئەویش ئەو ئینتەرنێتێ، ئەو وێبگەرەیە، وێب براوزەرە کە بەکاری دێنی لەسەر لاپتۆپەکەت. ئەگەر ئێمە سێشنمان نەبێ، ئەوە بە هیچ شێوەیەک ناتوانین ئێمە سەرەتا پەیوەندی بکەین، چونکە یەکەم دەرگا بۆ پەیوەندیکردن سێشنە. پاشان لایەنەکانی دیکە لە خوارەوە کار لەسەر شێوازی ناردنی داتایەکە دەکەن. بەڵام سێشن وەکو گوتمان بەرپرسیارە لە پێکردنی پەیوەندیەکە، بەرپرسیارە لە دروستکردنی دانیشتنەکە. ئەوەیان زۆر گرنگە بیزانی، چونکە بە بینەوە سەر نمونونەکەمان. ئەگەر سێشن تەنها یەک سێشن کار بکاتم بۆ نمونە لە ناو لاپتۆپەکەمان لە ناو وێب براوزەرەکە، یعنی ئێمە تەنها ئەگەر یوتیوبمان پێکرد بێ تەنها دەبێت لە ناو یوتیوبەکە بین. کاتێک بمانەوە ویبسایتێکی دیکە پێکەین هەر لە ناو وێب براوزەرەکە ناتوانین، بۆ چونکە ئێمە یەک سێشنمان هەیە. دەبێت چاوەڕێ بکەین تاکو ئەو یوتیوبە داخین، پاشان ویبسایتێکی دیکە بکەینەوە. ئەوەش تەبعاً ڕوونادە، چونکە تۆ لەوانەیە لە یەک ساتدا 10 ویبسایتی جیاوازت کردوێتەوە، کەواتە تۆ 10 دانیشتنی جیاوازت هەیە. باشە؟ بابین ئێستا باسی بۆ بکەین لە سەرەتاوە، بابین باس بکەین لە یەکەمەوە کە سێشن چۆن کار دەکات. کاتێک پەیوەندی دروست دەکا، چۆن پەیوەندیەکە دروست دەکا، چەند شت لە خۆ دەگرێ، چەند ئەرک و بەرپرسیارەتی هەیە. بابینە سەر ئەرکەکان. باشە، بابینە سەر یەکەم ئەرک، ئەویش سێشن ئستابلیشمنت ئەند تێرمینێشن، واتە بەرپرسیارە لە دروستکردنی دانیشتنەکە، پەیوەندیەکە و هەروەها بەڕێوەبردننی و کۆتایی هێنانی دانیشتنەکە. چونکە ئەگەر ئێمە دروستکردنمان نەبێ ناتوانین پەیوەندی بکەین بە سێرڤەرەکە، بە کۆمپیوتەرەکەی دیکە، و هەروەها ئەگە بەڕێوەبردنمان نەبێ دانیشتنەکە تووشی ئاڵۆزی و کێشە دەبێت و هەروەها ئەگەر کۆتایی هێنانمان بە دانیشتنەکە نەبێ، ئەوە دانیشتنەکە پەیوەندیەکە هەر کراوە دەبێت. بۆیە زۆر گرنگە ئێمە دروستکردنمان هەبێ، بەڕێوەبردنمان هەبێ و هەروەها کۆتایی هێنان بە پەیوەندیەکەمان هەبێت. دوای تەواوبوونی ئاڵوگۆڕکردنی داتا بە شێوەیەکی دروست کۆتایی بە پەیوەندیەکە دەهێنێت و هەر سەرچاوەیەکی بەکارهێنرا و لە کۆمپیوتەرەکە ئازاد دەکات. بابینە سەر ئەرکی دووەم کە پێی دەڵێن ئاسنتەکەیشن، پشتڕاستکردنەوە دڵنیابوون لە چینی دانیشتنەکەدا ڕوودەدا پێش ئەوەی ئاڵوگۆڕی ڕاستەقینەی داتا لە نێوان ئامێرەکاندا دەست پێ بکە. ئامانج لێ پشتڕاستکردنەوەی ناسنامەی لایەنی بەرامبەرە، بۆ نمونە پشتڕاستکردنەوەی ناوی بەکارهێنەر و وشەی نهێنی. تەنها لایەنە متمانە پێکراوەکان ڕێگەیان پێدەدرێت بچنە ناو دانیشتنەکە. یەکەم شت پێش ئەوەی پەیوەندیەکە جێبەجێ بکرێت لە نێوانتان،
ئەو وێبسایتە ئەو سێڤەرە ئەو کۆمپیوتەرە پێویستی بەوەیە پشتڕاست بکتەوە دڵنیا بێ کە ئەو کەسە هەوە کە متمانە پێکراوە کە بڕواتە ناو پەیوەندیەکە. باشە سەرەتا پێویستی بە یوزەرنێمە بە پاسوۆردە. بۆ نمونە پشتڕاستکردنەوە ئەثنتیکیشن شێوازی جیاوازی هەیە، لەوانەیە بە ژمارەی موبایل بێ، لەوانەیە هەر پشتڕاستکردنەوەی نەبێت کە شتێکت لێ داوا بکاتن وەک زۆربەی وێبسایتەکان، بەڵام لە پشت دیوی وێبسایتەکە چەندین کاری دیکە دەکات کە دڵنیا دەبێت کە تۆ کەسێکی ڕاستەقینەی بۆ نمونە ڕۆبۆتنی، بۆ نمونە بەرنمەیەکی خراپنی کە دەتەوێت وێبسایتەکە تێک بدەیت، کەواتە پێش پەیوەندی 100% پشتڕاستبوونەوە ڕوودەدا، ئەثنتیکیشن ڕوودەداتن. باشە زۆر گرنگە بزانی ئەثنتیکیشن چییە، واتە پشتڕاستکردنەوە دڵنیابوون. باشە دڵنیابوون بە چ شێوازەک؟ بۆ نمونە لە ڕێگای یوزەرنێم، لە ڕێگای پاسوۆرد، پێش ئەوەی بتهێنتە ناو پەیوەندیەکە، پێش ئەوەی پەیوەندیەکە دروست بکە لە نێوان خۆت و بەرامبەر، سێشن لایری پێنجەم دڵنیا دەبێت کە تۆ کەسە تەواوەکەی، کەسە ڕاستەقینەکەی، کەسە متمانە پێکراوەکەی کە بێ ناو دانیشتنەکە. بابێنە کاری دووەم کە پێی دەڵێن ئاثۆرایزیشن. دەزانم وشەکان زۆر نێزیکن لێ کەمەک، ینی بۆ نمونە ئاثنتیکیشن و هەروەها ئاثۆرایزیشن کەمێک بە یەکتر دەچن، بەڵام ئاگادار بە دوو کاری جیاوازن. یەکەمیان گوتمان چییە؟ ئاثۆرایزیشن ڕێگە پێدانە، واتە بابینە سەر پێناسەکەی پاشان باسی دەکەی. دوای پشتڕاستکردنەوە دێت و دیاری دەکات کە بەکارهێنەرێک یان ئامێرێک چ مۆڵەتێک یان ئیمتیازاتێکی هەیە لە ناو دانیشتنەکە. دیاری دەکا کە بەکارهێنەر دەتوانێت چی بکات، بۆ نمونە خوێندنەوە یاخود دەستکاریکردنی داتا تا کۆتایی. واتە ئێمە ئێستا باسی ڕێگە پێدان دەکەین. باشە تۆ یوزەرنێم و پاسوۆردەکەت تەواوە، ئێمە دڵنیا بووین کە تۆ دەتوانی بەشداری پەیوەندیەکە بکەیت. جا هەر جۆرە پەیوەندیەک بێ، وێبسایت بێ، بۆ نمونە ڤیدیۆ کۆڵ بێ، تەلیفۆن بێ، هەر شتێک بێ، هەر شێوازێکی پەیوەندی بێ، پەیوەندی نێوان دوو کۆمپیوتەر بێ لە شوێنێکی جیاواز، هەر زۆرە پەیوەندیەک. ئێمە کە زانیمان تۆ کەسە ڕاستەقینەکەی، تۆ کەسە متمانە پێکراوەکەی لە ئەثنتیکیشن. باشە لە ئۆثرایزیشن باسی ڕێگە پێدانمان هەیە لێرە. تۆ کە هاتی ناو پەیوەندیەکە چ شتێک بۆ تۆ ڕێگە پێدراوە و چ شتێک بۆ تۆ ڕێگە پێدراو نییە. باشە یعنی وەک ئەوەی تۆ بڵێ چۆن سەڵاحیەتی پەیوەندیەکە دەستنیشان دەکەی، بەرپرسیارەتی پەیوەندیەکە دەستنیشان دەکەی، مۆڵەتەکەی ئەوەیان ئەو کارە دەکات. یعنی ئایا تۆ بۆ تێ دەستکاری داتای فیلەکان بکەی یاخود نا؟ ئایا تۆ مۆڵەتت هەیە کە بینەری فیلەکە بی یاخود نا؟ ئەوەیان زۆر گرنگە لە ویندۆز سێڤەر، لە بەرنامەکانی دیکە لە ناو نێتوۆرک، ئەوەیان زۆر گرنگە سەبارەت بە بابەتی ئاثنتیکیشن واروها ئاثۆرایزیشن. چونکە کاتێک تۆ بۆ نمونە بابینەوە سەر ناو جیهانی نێتوۆرک و ڕاوتەر و سویچ، کاتێک تۆ سویچت هەیە، یەکەم شت ئەو کەسە چی پێویستە بکە تاکو بێتە ناو سویچەکە کۆنفیگریشنی بکە؟ پێویستی بە ئاثنتیکیشنە، پێویستی بە یوزەرنێم و پاسوۆردە کە تۆ بۆت داناوە، چونکە تۆ نابێت سویچ و ڕاوتەرەکەت کراوە بێ هەموو کەسێک بێ بتوانێت کۆنفیگریشنی لەسەر بکە، دەستکاری ڕاوتەر و سویچەکە بکە. باشە دوای ئەوەی کە یوزەرنێم و پاسوۆردەکەی خۆی داخیل کرد، ئەو کەسە ئایتیە کە دەیەوێ پەرە با سویچەکە بدە. پاشوی دێنە سەر بابەتی ئاثۆرایزیشن ڕێگە پێدان. ئایا ئەو چ ڕێگە پێدراوە بیکە؟ چکە وشمان هەیە لە ناو ئامێری سویچ و ڕاوتەر کە کەسی بەرامبەر کە داخل دەبێ با یوزەرنێم و پاسوۆردی خۆی چ شتێک ڕێگە پێدراوە بیکە، چ شتێک ڕێگە پێدراو نییە بیکە. باشە ئەوەیان سەبارەت بە ئەو دوو ئەرکە گرنگە کە زۆر گرنگە بیزانی لە بابەتی جیاوازیش بە کەڵکردێ. کاتەوەکو ئەو وێنەی خوارەوە کە دەیبینن ئاثنتیکیشن who are you؟ تۆ کەی؟ باشە دڵنیا دەبێت کە تۆ کەسە ڕاستەکەی بێنەو پەیوەندیەکە لە ڕێگای یوزەرنێم، پاسوۆرد، لە ڕێگای ژمارەی موبایل، لە ڕێگای هەر شتێکی دیکە بێت. ئاثۆرایزیشن لە بەشەکەی دی are you allowed to do that؟ ئایا تۆ ڕێگە پێدراوی تاکو ئەو شتە بکەی؟ واتە ڕێگە پێدانەکەتێکی دەکاتەوە. ڕێگە پێدانەکە دڵنیا دەبێت ئایا دەتوانێت فیلەکە ببینێ، ئایا دەتوانین فیلەکە ڕەشکاتەوە، ئایا بۆی هەیە ئەو دەستکاریە بکە لەم وێبسایتە یاخود نا.
ئەوەیان ئەو دوو ئەرکە بوو کە باسمان کرد. با بینە سەر ئەرکی سێیەم، ئەویش دایلۆگ کۆنترۆل، واتە کۆنترۆلکردنی پەیوەندیەکە دایلۆگەکە. بۆ ڕێگریکردن لە پێکدادان و تێکچوونی داتاکان، چینی دانیشتنەکە، چینی پەیوەندی سێشن میکانیزمێکی کۆنترۆڵی دایلۆگ جێبەجێ دەکات. بەلێ هاتوویەوە ڕەوتی پەیوەندی نێوان بەرنامەکان بەڕێوە دەبات و بڕیار دەدات کام بەرنامە دەتوانێت لە هەر کاتێکدا داتە بگوازێتەوە. چینی سێشن بە شێوەیەکی شارەزا و مامەڵە لەگەڵ شێوازی پەیوەندی فول دوبلکس، هاڵف دوبلکس و سیمپلکس دەکات کە پێداویستیەکانی جۆرەکانی بەرنامە لە خۆ دەگرێت. واتە کۆنترۆلکردنی دایالۆگ بەرپرسیارە لە ڕێگریکردن لە پێکدادان و تێکچوونی داتاکان. باشە، کۆنترۆڵی دایالۆگ بێنە پێشچاوت بۆ نمونەیەک. تۆ بڕیار دەدەی شێوازی دایالۆگەکەت چۆنە، شێوازی گفتوگۆیەکەت چۆنە. ئایا تەنها یەک کەس قسە دەکا یاخود دوو کەست هەیە بەڵام ئەو قسەی خۆی دەکا ئەو گوێ دەگرێت کە ئەو قسەی خۆی تەواو کرد ئەویدی قسەی خۆی دەکا ئەویدی گوێ دەگرێت، کەواتە هەردووکیان لە یەک سات قسە ناکەن بەم شێوازەیە. شێوازی سێیەممان هەردووکیان پێکەوە قسە دەکەن و پێکەوە گوێیان لە یەکتر دەبێت. ئێستا نمونەیەکی باشتر دەهێنی سەبارەت بەم شتە، بەڵام دەمەوێت تێ بگەن کاتێک دەڵێن یەکێک لە ئەرکەکانی کۆنترۆلکردنی دایالۆگە کۆنترۆلکردنی گفتوگۆیە بەم شێوازە، خۆی ڕادەوەستێت دڵنیا دەبێت کە گفتوگۆیەکە بە شێوازێک دەڕوە. ئەوە هەموو ئەو کارانەی کە باسمان کرد، کارەکانی بێتەوەش باس دەکەین ئەرکەکان هەر هەمان لە ناو سێشنن، لایەری تێنجەب، یعنی کاتێک بە تۆ دەڵێ چ لایەرێک بەرپرسیارە لە کۆنترۆلکردنی دایالۆگ لە نێوان ئامێرەکان، بۆ نمونە ریزبندێکی OSIت بۆ دەهێنێت تۆ دەبێ بزانی کە سێشنە. چ لایەرێک بەرپرسیارە لە دروستکردنی پەیوەندی، سەرەتای دروستکردنی پەیوەندی و دڵنیابوون واتە ئاسنتەکەیشن و ئۆترازیشن، پشتڕاستکردنەوە و ڕێگە پێدان، تۆ دەبێ بزانی کە سێشنە. باشە، بابینەوە سەر بابەتەکەمان دایالۆگ کۆنترۆل. گوتمان سێ شێوازی پەیوەندیمان هەیە، ئەویش فول دوبلکس، هاڵف دوبلکس و سیمپلکس. سەرەتا سیمپلکس واتە پەیوەندی یەکلایەنە. سیمپلکس جۆرێکە لە پەیوەندی کە تێیدا داتایەکان تەنها بە یەک ئاراستە دەڕۆن، لە نێردەرەوە بۆ وەرگر و لایەنی وەرگر ناتوانێت وەڵام بداتەوە. بۆ نمونە ڕادیۆ، پەخشکار دەنگەکە دەگوازێتەوە، تۆش وەکو گوێگر ناتوانانی وەڵامی بدەیەوە، تەنها تۆ گوێت لە شەپۆڵی ڕادیۆیەکەیە، تەنها تۆ گوێگری لە ڕادیۆیەکە ناتوانێت قسە بکەی، ناتوانین داتایەک بنێری بۆی، چونکە ئەو تەنها بەیەک ئاراستە داتایەکە دەنێرێ. نمونەی دووەمە تەلەڤیزیۆنە، وێزگەکانی پەخشکردن پەخشەکە دەگوازنەوە، تۆ تەنها وەری دەگری دەیبینی، کەواتە شێوازی یەکەمی پەیوەندیمان سیمپلکسە، داتایەکە بەیەک ئاراستە. زۆر جار نمونەی ڕێگاوبان دەینینەوە سەبارەت بەم سێ شێوازە پەیوەندیە بۆ ئاسانی حیساب بکە. سیمپلکس یەک سایدە، یەک سایدی چوونە ڕاستە و ڕاست، باشە، نەک سایدێک یەک سایت بە چون و هاتن، نەخێر، یەک سایدە بە ڕاستە و ڕاست بۆ ڕۆشتنی داتایەکە، وەکو ڕادیۆ وەکو تەلەڤیزیۆن. بابێنە سەر دووەم، هاڵف دوبلکس واتە پەیوەندی نیو دوولایە. هاڵف واتە نیو، دوبلکس واتە پەیوەندی دوولایە. جۆرێکە لە پەیوەندی کە تێیدا گواستنەوە و وەرگرتن لە نێوان دوولایەندا ڕوودەدا، بەڵام نەک لێک کاتدا، بەڵکو بەیەکەوە. نمونە واکیتاکی، تۆ قسە دەکەی پاشان گوێ دەگری، ناتوانین لێک کاتدا هەردووکی بکەیت. ئەو جیهازانە کە زۆربەی بەشی ئەمنیات و بەشی سکورێتی بەکاری دەهێنم، ئەو ئامێرە یەک تایبەتمەندی هەیە، تۆ ناتوانین لە یەک ساتدا هەردوو کەس قسە لەگەڵ یەکتری بکەن. ئەوی دیکە جیهاز دەکە، داتایەکە دەنێرێ، ئەوی دیکە داتایەکەی کە وەرگر گوێ لێ بوو پاشان دەتوانێ جیهاز بکە دووبارە بۆوی، واتە نام قسەکەی خۆی بکە بۆ بەشەکەی دیکە. واتە داتایەکەمان دەڕوا، بەڵام دەبێت چاوەڕێکەین تا دەگاتە شوێنی خۆی پاشان داتایەکە وەردەگرین. باشە، ئەوەیان هاڵف دوبلکسە. وەکو دەتوانی بڵێ ڕێیەکە
کە سیارەکە دەڕوە و پاشان سیارەکە دەگەڕێتەوە. ئێمە گوتمان لە سپلکس سیارەکە ناگەڕێتەوە، سیارەکەی بۆ یەک ئاراستە دەڕوە. بەڵام لە هاڵف دووبلکس سیارەکە دەڕوە و پاشان دەگەڕێتەوە. بەم شێوازە نمونەیەکە تاکو و بیهینە پشتچاوتان باشترین نمونە ئامێری وەکتاکیە ئیسکرێتەکە تۆ قسە دەکەی قسەکەت دەڕوە کە قسەکەت گەیشت پاشان دەتوانی قسە وەربگری داتا وەربگری. ئەوەیان شێوازی دووەمە لە پەیوەندی. بابینە سەر شێوازی سێمی پەیوەندی کە هەیتمان ئەویش فول دبلکسە. باشە یاسینەوانە بۆ گرنگە ئێمە بزانین سەبارەت بە سپلکس و هەڵف دوبلکس و فول دبلکس، چونکە ئێمە باسی سێشن دەکەین. سێشنک گوتمان یەکێک لە کارەکانی کۆنتڕۆڵکردنی دایالۆگە. دایالۆگەکە کۆنتڕۆڵ دەکا، پەیوەندیەکە دروست دەکا. یەکێک لەوانە پێویستە بزانین کە بە چ شێوازێک پەیوەندیەکە ڕێک دەخا. کەواتە سێشن دەبێ بزانێ ئایا پەیوەندیەکەی تۆ یەک ئاڕاستەیە، یەک ئاڕاستەیە بە چون و بەهاتن واتە هەڵف دووبلکس یاخود دوو ئاڕاستەیە بۆ چون و هاتن دەتوانن هەردوو کەس قسە لەگەڵ یەکتری بکەن. بۆیە گرنگە بیزانی و هەروەها لە ناو نێتوەرک لە بەشەکانی داهاتوو کاتێک باسی دانان و دامزراندنی بۆ نمونە کێبڵ و ئەوانە دەکەین لە ناو سیتینگی ویندۆز هەیە کە پێ دەڵێ ئایا شێوازی پەیوەندیەکەت فول دووبلکسە، هەڵف دووبلکسە یاخود بە چ شێوازێکە. بابینە سەر پەیوەندی تەواو دووانە واتە فول دووبلکس. جۆرێکە لە پەیوەندی کە ڕێگە بە هەردوو لایەن دەدات لێک کاتدا داتا بگوازنەوە و وەری بگرن. نمونە پەیوەندی تەلیفۆنی هەردوو لایەن دەتوانن لێک کاتدا قسە بکەن وە گوێ بگرن. وەکو پەیوەندی تەلیفۆنی ئاگادار بە نەکواکی جیهازی ئەو سکرێتیەکە تەلیفۆن. تۆ لە تەلیفۆن لە یەک ساتدا هەم قسە دەکەی و هەروەها قسەکەی ئەوی دیکەشت بۆ دێ کەواتە دوو ئاڕاستەیە لێک کاتدا کار دەکەن بە چون و بەهاتن. باشە واتە پەیوەندیەکە تەواو دوولایەنەیە پێ دەڵێن فول دووبلکس. واتە تۆ فایلێک داونلۆد دەکەی وە لە عینە ساتدا فایلێکیش ئەپلۆد دەکەی. ئەوەیان بووە باشە بۆ نمونە تەماشای شتێک دەکەی لە عینە کات شتێکی دیکە بەرز دەکەیەوە. ئەوەیان شێوازێکە لە پەیوەندی کە هەردوو کۆمپیوتەر، هەردوو ئامێر، هەردوو کۆمپیوتەر و ویبسایتەکە دوو تەلیفۆن لە یەک ساتدا داتا دەنێرن و داتا وەردەگرن. دوو نەفرت هەیە قسە لەگەڵ یەکتری دەکەن، هەردووکیان قسە دەکەن و گوێ دەگرن بێ ئەوەی وەکو هەڵف دووبلکس ئەو کە قسەی کرد دەبی ئەوە بێدەنگ بێت تاکۆ قسەکەی تەواو دەکە پاشان لۆی هەیە قسەی بکە. لەوەیان وانە لە فول دووبلکس هەردووکیان قسە دەکەن، هەردووکیان گوێگری یەکترینە بێ کێشە. بابینە سەر ئەرکێکی دیکە سێشن دەیکا سێشن ڕکەڤەری واتە گەڕانەوەی دانیشتەکە. ئێمە گوتمان لایەری پێنجەم سێشن یەکەم شت دانیشتنەکە دروست دەکا، پەیوەندیەکە گفتوگۆیەکە دروست دەکا. بە چ ڕێگایەک دروستی دەکا؟ گوتمان لە ڕێگای ئاسنتەکەیشن واتە پشتڕاستکردنەوە دڵنیابوون کە تۆ کەسە متمانە پێکراوەکەی و هەروەها لە ڕێگای ئاوتۆرایزیشن واتە تا چەند تۆ ڕێگە پێدراوی بۆ ئەم کارە ئەتوانێتێ فایلەکە ببینێ دەستکاری بکەی ڕەشی بکەیەوە بۆت نییە بۆ نمونە بچێنە و پەیوەند لەم شێوازە. باشە دوای ئەوەی کە پەیوەندیەکەی دروست کرد گوتمان پێویستمان بە بەڕێوەبردننی پەیوەندیەکە هەیە. یەک لەوانە گوتمان دایلۆگ کۆنتڕۆڵە، کۆنتڕۆڵی دایلۆگەکە و گفتوگۆیەکە دەکا کە گوتمان سێ شێوازی دایلۆگمان هەیە، سێ شێوازی پەیوەندیمان هەیە: سمپلکس بێک ئاراستە، هاڵف دووبلکس پەیوەندی نیو دوولایەنانە و هەروەها فول دووبلکس کە بە تەواوی پەیوەندی نێوان هەردوو لە هەیە واتە لە هەر لێک کاتدا هەردووکیان توانای قسەکردن و وەرگرتنی داتایان هەیە. باشە ئەگەر ئێمە ئێستا پەیوەندیەکەمان کراوەیە تاکو ئێستا ئەگەر ئێمە پەیوەندیەکەمان پچڕا بۆ ماوەیەکی کاتی بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ نمونە 10 خولەکێک 15 خولەکێک چەند چرکەیەک پەیوەندیەکەمان وەستا چ شتێک وا هەیە کەوە دەکا پەیوەندیەکە لە سەرەتاوە دەست پێ نەکە کە داوای ئەفنتەکەیشن و ئۆدرازیشن بکاتن و لە سەرەتاوە دەست پێ بکاتن کە بزانیتن ئایا تۆ کەسە متمانە پێکراوەکەی تۆ چ ڕێگە پێدانێکت هەیە بهێنێت پەیوەندی دروست بکە، سێشن دروست بکە، کارێکی زۆرە. شتێک هەیە کەوە دەکا لە کاتی گەڕانەوەی ئینتەرنێت، لە کاتی گەڕانەوەی هێڵەکە بۆ ئامێرەکە لە کۆتا خاڵەوە دەست پێ بکە بۆ پەیوەندیەکە
ئەویش سێشن ڕێکەڤەریە، گەڕانەوەی دانیشتنەکە، گەڕانەوەی پەیوەندیەکە. بابێ لەسەر پێناسەکەی. کاتێک پەیوەندیەکە دەپچڕێ وەکو پچڕاندنی تۆڕ یاخود شکستی ئامێر، چینی دانیشتنەکە ڕێگە دەدا پەیوەندیەکە بگەڕێتەوە بێ ئەوەی لەسەر نوێوە دەست پێ بکاتەوە. بۆ نمونە ئەگەر فایلێکی گەورە بەرز بکەی و تۆڕەکە پچڕا، بۆ نمونە تۆ فایلێک ئەپلۆدی یوتیوب دەکەیت، باشە لە 16 تاکو ئێستا 16 بۆ نمونە ئەپلۆدی کردیە، بەڵام تۆڕەکەت پچڕا، کارەبا کوژاوە، ئینتەرنێتەکەت وەستا، پاش گەڕانەوەی ئینتەرنێتەکە ئەوە لە دواخاڵەوە دەست پێ دەکا، نەک لە سەرەتاوە، هەر لە 16ەوە بەردەوام دەبێ بۆ سەرەوە، نەک لەوەی کە فایلەکە لە یەکەمەوە بەرز بکاتەوە. باشە ئەوەیان سێشن ڕیکەڤەریە. طبعاً سێشن ڕیکەڤەری گەڕانەوەی پەیوەندیەکە بە زیاترەوە ئێستا باسی دەکەین کە چەند شت لە خۆ دەگرێت، ئەویش سکنۆرازیشن لە خۆ دەگرێت و هەروەها چێک پۆینتینگ لە خۆ دەگرێت. لە چینی دانیشتن سێشن خاڵەکانی هاوتاکردن دروست دەکات لە کاتی دانیشتێکی درێژدا بۆ دیاریکردنی ئەو شوێنانەی کە دەتوانرێت بگەڕێنەوە بۆیان لە ئەگەری هەڵە یاخود پچڕان. لە کاتێک کە داتایەکە ڕاگررتنێک و وەستانێکی لێ دروست دەبێتن، دڵنیا دەبێت کە بتوانێت لەو شوێنە کۆتاییە بگەڕێتەوە. با پێکەوە بزانین چێک پۆینت چییە. چینی دانیشتنەکە سێشن ئەو شتانە کە پێیان دەوترێت خەڵەکانی پشتڕاستکردنەوە، واتە چێک پۆینت، لە ماوەیەکی دیاریکراودا لە کاتی گواستنەوەی داتایەکەدا پاشەکەوتی دەکا. دواتر بەکاری لێهێنرێ بۆ دروستکردنەوەی دانیشتنەکە لەو شوێنەی کە وەستا بوویت، واتە لەوەی کە تۆ فایلەکە داونلۆد دەکەی یاخود تەماشای پەیوەندیەکە دەکەی، بۆ نمونە تەماشای ڤیدیۆیەک دەکەی، باشە لە کاتی تەماشاکردنی ڤیدیۆیەکە یاخود داونلۆدکردنی فایلەکە چەندین خاڵ دروست دەبێت لەناو فایلەکە کە پێی دەڵێن چێک پۆینت. لە حاڵەتی پچڕان وەستاندنی ئینتەرنێت بۆ ماوەیەکی دیاریکراو، لە کاتی گەڕانەوەی لە سەرەتاوە دروست نابێ، بەڵکو لە کۆتا خاڵ دەست پێ دەکا کە تۆی وەستا بووی. یعنی بۆ نمونە سەیری ئەم وێنەی خوارەوە بکە، چەندین چێک پۆینتمان لەم ڕێگایە هەیە، 1 2 3 4 5 6 ئەوانە هەمویان چێک پۆینتن. لە کاتی وەستاندن و ڕاوەستان لێکەمەوە دەست پێ ناکە، بۆ نمونە لە چێک پۆینتی پێنجەمەوە دەست پێ دەکا تاکو پەیوەندیەکەمان بەردەوام بێ. چێک پۆینتیش هە لە ناو کاری هاوتاکردنە، واتە بەردەوام بوونی پەیوەندیەکە. باشە بە شێوازێکی گشتی گوتمان سێشن سەرەتا پەیوەندیەکە دروست دەکا، واتە دانیشتنەکە نێوان کۆمپیوتەرەکان دروست دەکاتن، گفتوگۆیەکە دروست بوونی پەیوەندیەکە پەیوەستە بە ئاتنتیکیشن و ئۆزرازیشن. باشە گوتمان دوای وی ئێمە پێویستمان بە شتێکە کە پێی دەڵێن کۆنتڕۆڵکردنی دایالۆگ، واتە پەیوەندیەکە بەڕێوە بباتن. گوتمان سێ شێوازی پەیوەندیمان هەیە: سمپلکس یەک ئاراستە، و هەروەها نیو ئاراستە کە پێی دەڵێن هاڵڤ دووبلکس، و دوو ئاراستای تەواو کە پێی دەڵێن فول دووبلکس. باشە ئێستا ئێمە زانیمان کە پەیوەندیەکە دروست دەکرێت، پەیوەندیەکە بەڕێوە دەبردرێت و باسی سێشن ڕێکەڤەریمان کرد، واتە گەڕانەوەی پەیوەندیەکە. گوتمان لە حاڵەتێک ئەگەر پەیوەندیەکەمان پچڕا یاخود تووشی کێشە بوو، پەیوەندیەکە بگەڕێتەوە کۆتا خاڵ کە لێوەی بوو، واتە لە سەرەتاوە دەست پێ نەکاتەوە، بەڵکو لە کۆتا خاڵ دەست پێ بکە کە خۆی دەزانیتن کامە کۆتا خاڵی فایلەکە بوو. باشە باسی وەمان کرد ئێستا دروستبوونی پەیوەندی، بەڕێوەبردننی پەیوەندی، گەڕانەوەی پەیوەندی لە حاڵەتی پچڕان. ئێستا باسی چ دەکەین؟ باسی سێشن تێرمینیشن دەکەین. کۆتایی هێنانی پەیوەندی کاری چینی سێشنە، واتە چینی پێنجەم لە مودێڵی OSI. ئەو پرۆسەیە دڵنیایی دەدات لەوەی کە پەیوەندی نێوان هەردوو لە بە شێوازێکی پارێزرا و ڕێکوپێک کۆتایی پێدێ، و ئەو سەرچاوانە کە لە دانیشتنەکە بەکاردەهێنرێن، گوتمانوەکو ڕام و میمۆری و CPU ئەوانە ئازاد دەکرێت. باشە دانیشتنەکە چۆن کۆتایی پێدێ؟ واتە سێشن لە دوای ئەوەی کە دەستی پێکرد و بەڕێومان برد و سێشن ڕیکۆڤەریشمان باس کرد چۆن کۆتایی پێدێ. لایەنێک داوایەک دەنێرێ بۆ کۆتایی هێنان بە پەیوەندیەکە. بۆ نمونە داواکاری کۆتایی پەیوەندی، من داواکاریەکە دەنێرم بۆ ئامێری بەرامبەر. لایەنی بەرامبەریش ڕازی دەبێ بە دامپێدان وڵام دەداتەوە. بۆ نمونە دامپێدانانی کۆتایی پەیوەندی، واتە لایەنی بەرامبەریش ئاگادار دەبێ سەبارەت بە کۆتایی هێنان بە پەیوەندی، چکە دەبێ ئەویش ئاگادار بێ کە من لە پەیوەندیەکە دێمە دەرەوە. دواتر سەرچاوەکان ئازاد دەکرێن، گوتمان ڕام، CPU، لاپتۆپەکە، کۆمپیوتەرەکە، موبایلەکە ئازاد دەکرێن.
دانیشتنەکە پاک دەکرێتەوە، فایلە کراوەکان دادەخرێن و میمۆریەکان ئازاد دەکرێن، میمۆری و سەرچاوەکانی کۆمپیوتەرەکە. باشە بۆ دەبێت ئێمە دانیشتنەکە پاک بکەینەوە، فایلە کراوەکان دابخاتن، یانی خۆی کە ئەو کارانە دەکاتن، تاکو کەسێکی دیکە ناتوانێت بێتە ناو دانیشتنەکە. چکە گەر دانیشتنەکە بە تەواوی کۆتایی پێنێ سێشنەکە هەر بەکراوی بمینێ، کەسی بەرامبەر کەسی لایەنی سێم دەتوانێت بێتە ناو پەیوەندیەکە. بۆیە زۆر گرنگە، شتێکی کەم نییە بڵێ بۆ نمونە کۆتایی هێنانی دانیشتن شتێکی زۆر گرنگ نییە، سوودی نییە، زۆر گرنگە کە کۆتایی هێنانی دانیشتنەکەت بە شێوازێکی ڕێک و پێک بکرێ، فایلەکان دادەخرێن، بیرگەکان ئازاد دەکرێن، دانیشتنەکە بە فەرمی کۆتایی پێدێ، پەیوەندیەکە داخرا، ئامێرەکان دەگەڕێنەوە بۆ دۆخێک کە ئامادەن بۆ پەیوەندی نوێ. باشە تاکو بۆ جاری داهاتوو کێشت بۆ دروست نەبێ لە پەیوەندی. باشە مودێڵی OSI چوارچێوەیەکی چەمکی بۆ پەیوەندی نێوان کۆمپیوتەرەکان دابین دەکات. ئێمە لەوانە یەکەم کە گوتمان OSI چییە؟ گوتمان OSI مودێلێکە چەمکێکە بۆ ئەوەی بۆ ئێمە ڕوون بێ کە چۆن پەیوەندی ڕوودەدا لە نێوان کۆمپیوتەرە ئامێرە جیاوازەکان و ئەو پرۆتۆکۆڵانە لە چ شوێنێکن لە ناردنی داتایەکە. بەڵام مودێڵەکە خۆی شێوازێکی پەیوەندی نییە، پەیوەندی ڕاستەقینە بە بەکارهێنانی پرۆتۆکۆڵەکانی پەیوەندی بەڕێوەدەچێت. بۆیە من زۆر پێتان دەڵێم لاوانەکانی ڕابردوو زۆرم گوتووە کە دەڵێن ئێوە زیاتر تەرکیز بخەنە سەر پرۆتۆکۆڵەکان. باشە کە پرۆتۆکۆڵەکان لە چ لایەرێک کار دەکە و هەر لایەرێک کاری چیە بەرپرسیار لە چ. باشە هەندێک پرۆتۆکۆڵی گرنگ هەنا کە لە چینی سێشن کار دەکەن. باشە ئاگادار بن ئەو پرۆتۆکۆڵانە کە ئێستا باسییان دەکەین بە شێوازێکی زۆر کورت، چکە نامێن زیاتر بڕۆینە ناو دیتێڵزی بابەتەکە، تەنها لە سەرتە ناوی پرۆتۆکۆڵەکان بزانین. باشە ناوی پرۆتۆکۆڵەکان بزانە کە ئەوانە لە ناو سێشن کار دەکەن. یعنی کاتێک پێت دەڵێم بۆ نمونە پرۆتۆکۆڵی PAP پاپ لە چ لایەرێک کار دەکە، ئایا لە لایەری ترانسپۆرتە لە لایەری نێتوەرکە، تۆ دەزانی کە ئەو پرۆتۆکۆڵانە هی سێشنە، دروستکردنی پەیوەندیە کەواتە لە ناو چینی پێنجەمە لە ناو سێشنە ئیش دەکاتن، هەر بخۆشت تاکو بیزانی. ئەوانە کۆمەڵەت پرۆتۆکۆڵن کە لە ناو سێشن کار دەکەن. یعنی بۆ نمونە نێتبایۆست هەیە بۆ دروستکردنی پەیوەندی لەسەر تۆڕە ناوخۆیەکان ئامێرە ناوخۆیەکان، RPCت هەیە فەرمانەکان لەسەر ئامێرێکی دوورەوە جێبەجێ دەکا، SIPت هەیە پرۆتۆکۆڵی دەستپێکردنی دانیشتن، PPTPت هەیە بۆ دروستکردنی VPN و پاراستنی پەیوەندی. طبعاً ئەگەر تۆ سەیری پێی VPNیش هەر تۆ دانیشتنێک و سێشنەت دروست دەکەی نێوان موبایلەکەت و ئامێرەکەت و لە نێوان ئەو وڵاتە کە VPNەکەت بۆ دروست کردووە، کەواتە ئیش هە لە ناو زمنی ئەو پرۆتۆکۆڵی PPTP و L2TP هەر لە ناو بابەتی سێشنن. پرۆتۆکۆڵی H.245 ئەوەیان پرۆتۆکۆڵی کۆنتترۆڵی پەیوەندی مەڵتیمیدیایە، زۆر ئەوانەی کە ئامێری ڕێسیڤەر و ئامێری TV بۆکس و ئەوانە دەکڕن کاتێک دەبینن سەپۆرتی H.245 دەکە، ئەوەیان پرۆتۆکۆڵی پەیوەندی ماڵتیمیدیایە، SMB بلۆک پەیامی سێڤەر، NFC بۆ سیستەمی بەرگەی تۆڕ، PAP پرۆتۆکۆڵی پشتڕاستکردنەوەی وشەی نهێنیە. بۆ نمونە کاتێک تۆ وشەی نهێنی داخل دەکەی ئەو پرۆتۆکۆڵەکاری وەیە کە پشتڕاستی بکاتەوە ئایا ڕاستە یاخود هەڵەیە. تەنها لە سەرتا کورتکراوەکانی ئەو پرۆتۆکۆڵانێک کە لە پێشتە بزانی کە ئەوانە لە ناو لایەری چینی پێنجەمی سێشن کار دەکەن. باشە هیچ ڕقەکاڵایەکی فیزیکی تایبەت بەتەنیا بۆ چینی دانیشتن کار ناکە، واتە ئامێرێکمان نییە کە تەنها بۆ سێشن بێ. لەوانەیە لە هەشتاکان و نەوەتەکان ئامیری تایبەت هەبێ بۆ سێشن، چکە ئەو کات سۆفتوێر و سیستەم هەموو شتێکی پێ قبول نەدەکرا. بەڵام لە ناو نێتوەرک سێشن کار دەکا لە ناو نەرمە کاڵایەکە، واتە لە ناو سۆفتوێر لە ناو سیستەمەکە. ئەرکەکانی چینی دانیشتن لەلایەن نەرمە کاڵاکانەوە مامەڵەیان لەگەڵ دەکرێت، چونکە گوتمان ئێمە ئەگەر تەرکیزکەن لایەری ئەپلیکیشن پرزنتیشن سێشن هەرچەندە یەک ڕەنگە، بەڵام لە OSI مودێڵ ئێمە کۆدی ڕنگمان نییە، لەوانەیە لە ئینتەرنێت بە چەند دەها ڕەنگی جیاواز ببینی. بۆیە پێتان دەڵێن دائیمەن تێگەیشتن لە بابەتەکە زۆر گرنگترە لەوەی کە
بە شێوازێکی کورت لێ تێبگە یاخود بە چەندین ڕەنگی جیاواز لێ تێبگەیت. ئەو سێ لایەرە ئەو سێ چینە لەناو سۆفتوێرەکەیە لەناو سیستەمەکە ڕوودەدا کە گوتمان ئەپلیکیشن و پرزنتیشن و سێشن ئەوانە هەر هەمیان لەناو سۆفتوێر ڕوودەداتە. با بێنە سەر ئەرکە سەرەکیەکانی چینی دانیشتن. دامزراندنی دانیشتن، دەستپێکردنەوەی دانیشتنی پەیوەندی نێوان دوو لایەن، ئەوە یەکەم کاریت. بەڕێوەبردننی دانیشتن، چاودێریکردنی دانیشتنەکە و پاراستنی پەیوەندیەکە وەڕێخستنی ئاڵوگۆڕی زانیاری. سێەم، کۆتاییهێنان بە دانیشتن، کۆتاییهێنان بە پەیوەندیەکە بە شێوەیەکی ڕێک و پێک کاتێک دانیشتنەکە کۆتایی پێدێ. چوارەم، هاوتاکردنی دانیشتن، زیادکردنی خاڵەکانی پشکنین لەناو دانیشتنەکە بۆ گەڕانەوەی داتا لە ئەگەری شکست یاخود پچڕان. دانوستاندن لەسەر پرۆتۆکۆڵەکان لە نێوان هەردوو لە بۆ دڵنیابوون لە گونجاندنی پەیوەندیەکە. باشە، گرنگی چینی دانیشتن ڕێگە بە هەماهەنگی گفتوگۆکانی نێوان هەردوو لا دەدا. بەڕێوەبەرایەتی چۆنیەتی دەستپێکردن و بەردەوامبوون و کۆتایی هێنان دەکا. کۆنتڕۆڵی بەردەوامی پەیوەندیەکان دابین دەکا، بە تایبەتی لە کارە گەورەکان کە پێویستیان بە بەردەوام بوونە. ئەویان ئەرکە سەرەکیەکانی چینی دانیشتن بوو و هەروەها باسی گرنگی ئەو لایەرەمان کرد، لایەری سێشن. بەڵام شتێکی گرنگ هەیە پێش ئەوەی وانەی داهاتوو باسی ترانسپۆرت بکەین، ئێمە وەکو گوتمان باسی دروستکردنی پەیوەندیەکە دەکەین. ئێمە باسی شێوازی ناردنی داتایەکە ناکەین ئاگادار بە. شێوازی ناردنی داتا لە ترانسپۆرتەوە دەست پێ دەکات. بەڵام سێشن کاتێک دەڵێ دانیشتن بە عەرەبی جەلسە، واتە تەنها ئێمە پەیوەندیەک دروست دەکەین. باشە، تاکو ئێستا ئێمە داتایەکەمان ڕەوانە نەکردووە، تەنها ئێمە پەیوەندی دروست دەکەین. دڵنیا دەبێت لە متمانە پێکراوی کەسەکە، دڵنیا دەبێت لە ڕێگە پێدانەکە دانیشتنەکە پەیوەندیەکە کۆنتڕۆڵ دەکاتن نێوان هەردوولا، پەیوەندیەکە کۆتایی پێدەهێنێتن، ئەوە کاری سێشنە. بەڵام ناردنی داتا، شێوازی ناردنی داتا لە ناو ترانسپۆرتە. ئاگادار بن وانەی داهاتوو ئێمە باسی ترانسپۆرت دەکەین، باسی شێوازی ناردنی داتا دەکەین. هاڕۆیان وازیزان گەشتنە کۆتایی وانەی ئیمڕۆمان. هیوادارم زۆر باشی لەوانەی ئیمڕۆ تێگەیشتن کە باسی سێشنمان کرد، وانەی داهاتوو باسی ترانسپۆرت دەکەین. هەر شاد و بەختەوەر بن، یاسینتان لەگەڵ بوو. خوداحافیز.